إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. من داراني خوشويست، سلام و رحمتي خواهی پروردگار لهم ولایتان به. هزار جار سپاسی خواهی پروردگار اکین لسر نعمتی باران، داوای لی اکینم باران بردوام به یا رب العالمین. بارانی خیر و برکت به، دور لبلا و مصیبت به. بڕێزان، لە زنجیرە باسەکانمان لەبارەی نوێژ و ئەو عوزرانەی یان ئەو ڕوخسەتانەی کە خوای پەروەردگار بۆ نوێژ داوێتی، ئەمڕۆ باسی نوێژی قەسر و جەمعەکەین. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە فەرموویەتی لە سوورەتی النساء ئاەتی 103 فەرموویەتی: إن الصلاة كانت على المؤمنين كتابا موقوتا. براستي نوێژ خوای پەروەردگار لەسەر ئیمانداران فەرزی کردووە کە کاتێلێکی دیاریکراوی بۆ داناوە. سەرەتای کاتەکەی دیاری کردووە، بە پێغەمبەری ڕاگەیاندووە، پێغەمبەریش بە مسلمانانی ڕاگەیاندووە، بە عەمەلیش 2 ڕۆژ لەسەر یەک تەطبیق کراوە کە جبریل خۆی ئامادەی بووە. نوێژی بەیانی لەکەیەوە بۆکەی، نوێژی نیمەڕۆ لەکەیەوە بۆکەی، نوێژی عەسر لەکەیەوە بۆکەی، هەروەها نوێژی مەغریب، هەروەها نوێژی عیشاش. ئەمە کاتێلێکی یعنی نوێژ فەرزێکی کات بۆ دیاری کراوە بە ئەمری خوای پەروەردگار. بەڵام لەبەر ئەوەی کە کاتەکانی نوێژ 5 جارە لە ڕۆژەکە، جاری وا هەیە هەندێ وەزع بۆ مسلمانان دروستە بێ، هەندێ حاڵەت بۆ مسلمانان دروستە بێ تووشی ئیحراجی ئەبن. لەبەر ئەوە لە ڕەحمەت و بەزەی خوای میهرەبان بۆ ئێمەی مسلمان خوای تەعالا مەجالی پێداوین هەندێ جار نوێژەکان کورد بکەینەوە و هەندێ جاریش کۆی بکەینەوە کە پێی ئەوترێ قەسر و جەمع. بڕێزان، پێش ئەوەی باسەکە دەست پێ بکەم پێویستە هەمومان بزانین قەسر و جەمع دوو شتی جیاوازن. جاری وایە مسلمانێک مەسەن لە کاتی بارانە ئەڵێ مامۆسا قەسر و جەمعی بکەین. قەسر شتێکە و جەمع شتێکی ترە. قەسر لە زمانی عەرەبیە یعنی کورتکردنەوە، یعنی نوێژە 4 ڕکاتەکان ئەبێ بە 2 ڕکات. بەڵام دووەکەی بەیانی و سێکەی مەغریب هەروەک خۆی ئەمێنێتەوە. بەڵام 4ەکەی نیوەڕۆ، 4ەکەی عەسر، 4ەکەی عیشا کورت دەکرێتەوە ئەبێ بە 2 ڕکات. ئەمە لە چی کاتێکە؟ ئەمە تەنها لە یەک کاتە بەڕێزان، کاتی تری نییە، تەنها یەک کات نەبێ. ئەویش سەفەرە، ئەویش سەفەرە کە تۆ سەفەر بکەی، ئەوەندەی کە پێی بوترێ سەفەر، ئەوەندەی کە پێی بوترێ سەفەر. یعنی ئێستا تۆ ئەکەویتە ڕێ بۆ شوێنێ، من پرسیارت لێ یەکەم، ئەڵێم خێرە بۆ کوێچی؟ ئەڵێ ئەچمە تا کەلار و تێمە. ئەمە سەفەر نییە. خۆت نایەژێر ئەگەر خۆت یەکێ پێت بڵێ سەفەر یەکەمە تا کەلار و تێمە، ئەڵێ چ کابرا تێک چووە، کەلار کەی سەفەرە. بەڵام ئەگەر بڕۆ بە سلێمانی، وەڵا ئەڵێ سەفەر یەکەمە هەتا سلێمانی و دێمەوە، ئەمە پێی وترێ سەفەر. کەوابوو سەفەر زانایان لای کەمەکەی وەقت هینەکەیان ئەوە داناوە کە پێی بوترێ سەفەر. هەندێکیان فەرمویانە 60 کیلۆمەتر کەمتر نەبێ، هەندێکیان فەرمویانە 80 کەمتر نەبێ، هەندێکیش زیاتریان وتووە. یعنی لای کەمەکەی زانایان 60 کیلۆمەتریان داناوە، لای کەمەکەی، یعنی لێرەوە تا دەربەنی خان. لەوە کەمتر بێ ئەوە پێی ناوترێ سەفەر. هەندێک گەنج جاری وا هەیە لەبەرەوەی خوێنەواریەکی تەواویان نییە بۆ حەدیثەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. تەنها حەدیثێکە بیستن کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەرچووە بۆ ذوالحولیفە بیر عەلی، ئەوەی کە پێوتی ئەبیار عەلی، لە مەدینەی مزگەوتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تا ئەبیار عەلی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم قەسر جەمعی کردووە. ڕاستەکەن ئەوە کاتێکە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەرەو مەککە بچێ یا بەرەو شوێنێکی دوور بچێ، ئێستا تۆش لەیرەوە کە چووی بۆ سلێمانی گەیشتی تا باوانور بۆ خۆت قەسر جەمع بکە، بەڵکو گەیشتی تا تازەدێش ئەتوانی قەسر جەمع بکە. یعنی لە حدودی بەلەدیەکەی خۆت دەرچووی ئیتر ئەتوانی قەسر جەمع بکەی، بەڵام بەو مەبەستەی تۆ بۆ سەفەر بچی، نەک هەتا تازەدێ بچی بێیتەوە. ئەمە مەسئلەیەکە زۆر گرنگە. هەندێک کەسێ لەم حەدیثانە تێناگا لە خۆیەوە فتوادا، ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم 3 میل دەرچووە، یعنی 5 کیلۆمەتر قەسر جەمعی کردە. شتی وا هەر نییە، هەر نییە.
هر عالمێکیش وتبێتی تێنەگەیشتووە با عالمیش بێ جاری وهەیە لەو حەدیثە تێنەگەیشتووە جا ئەوە گرنگە ئێمە ئەمە بزانین قەسر تەنها لە سەفەرە ئەکرێ ئاگاتان لێی بێ ئەویش فەرمایشتی خوای پەروەردگاری لەسەرە کە خوای تعالی ئەفەرمێ لسورة النساء آياتي 101 وإذا ضربتم في الأرض أجر سفرتان كرد لزويا فليس عليكم جناح لسرنية أن تقصروا من الصلاة كوان يوشكان تان كرد بكانوا يعني من رخصتك يا أخوات دايوتي بو آسان كاري إن خفتم أن يفتنكم الذين كفروا أجر ترسان تشي بلاو مصيبات بين للآن كافر كانوا يا أبي برساري لإمام عمر كالفرمي أي إمام عمر خو إيسا ما ترسمان نماوي إيسا ما تشي بسليماني يش ترسيق مانية يتر بو كرد بو قصري كان خو أفرمي أجر ترسيان قصري كان فرمي من أم برساريتم لرسول الله صلى الله عليه وسلم في غمري خوشوي صلى الله عليه وسلم فرمي أما لسرتا واب وبو ترزبو بلام أما تازبو تصدقيك خواي قورا صدقة تصدق الله بها عليكم فأقبلوا صدقته أما صدقيك خواي تعالى تصدقي كدو تسرتان يعني رحمتك إخوائي تعالى بو إيوش رحمتك إخوائي قبول كان تمام إيسا السفر ببيت ترسيش هل أتوانين يشكر بكي توا أو بزانا أم جادين السر أو كيتريان كبي أو تري جمع كبي أو تري جمع يعني كوكر نوا يعني كوكر نوا ليتان تيك نتشي تيكالو بيكالي كان سفر قصر كردن بو سفرة بلام جمع كوكر نوايا يعني نيجي مروكو أكيتو لقل نيجي عسرة نيجي مغربي شكو أكيتو لقل نيجي عشاء تواو بس أوا ناتواني بياني لقلني مروكو بكيتوا ناتواني عسر لقل مغربا كو بكيتوا أقاتان ليبي يان عشاء لقل بياني أكو بكيتوا اشتوا نابي تنها نيجي بياني أدل لكات خويا بكي نيجي نمرو أتواني لقل عسرة كوي بكيتوا يتر لكاتي نيجي نمروها كوت كردوا بكي أو تريد جمع تقديم يعني أم جمعت بيش خصوا يعني خاول عسرة ينات لاي نيورو أجريش دوات خص يعني نيوروت بدلاي عسر أو بي أو جمع تأخير شيء ناو كاني نزاني مهم أم جمعتها أو تناو بيش أمر برددوا فرقي نية هل وها مغرب وعشاء أجر عشاء يعني بلاي مغربي أو جمعي تقديم أجر مغرب وبلاي عشاء أو جمعي تأخير أمش رحمتك إخوي پروردگار أبو إيما لتشيكاتك جمع به برزان لتشيكاتك جمع به جمع وكو قصر نية كاتكاني زور تريا سفر يكيك لكاتكاني يعني تولى سفرها هم أتواني جمعش بكي هم أتواني قصرش بكي أما يصير وإما يجين جمع قصر لبروي تولى سفرها لسفرها تنحى قصر أتواني بكي إن عفوا قصر تنحى لسفرها أتواني بكي بلام جمعيش أتواني لسفري شابيكي كوابو أتواني نيجي نمرو دركاتو نيجي عسر دركات بيكو بكي بيشي بخي يعني دواي بخي لو لبيني كاتي نمرو تا مغرب هروها مغربيش أتواني لقل عشاكوي بكي توا لن يجي مغربا حتى دوانزي شو لما زب إمام الشافعي حتى يجي بيانيش لو بين أتواني يجي مغرب وعشاكو كيتوا وقصر شي بكي كرتي شي كيتوا أما لا سفر يا أبو جمع يكم هو كاري جمع أويا لا سفره هو كاري تري أويا كاتي باران لكاتي باراني شا أتواني نيجكان جمع بكي أجر باراني كي تندبه بارانك جيان تربكا عزيت مسلمانان بدا أو كاتيش تو أتواني شي بكي أتواني نيش كوبكي تو بلام لكيو لمزقاو نك مالا يعني كابرها لمالا يا أفرتك على مالا من بارانا نيش ولا بارانا أتواني كوي كيتو بوي خلق خيري جماعتك دسكوي إساتو هاتي بون يجيني مرة باران بوتو عسر زحمة بتواني بيتوا بويا كويا كيتو ولا بروح عزيتنا به بس لمزقاو تاكري أما لمالا ناكري بو باران يعني بهوي بارانا هروها يكي تلا هو كاركاني نخوشي وامان هي نك حلامتك يعني حالتك بسيط نخوشي وامان هي قرص للاي زور بآساني تاراتي بيناجيري زور بآساني دزنجي بيناجيري أو كسا بو أوي لسر مسلمانان آسان تربي نيجي بياني يكجال دزنجي بيجري نيجي نمروش أتواني يكجال بيكي تعسر بيدي تلاي هروها نيجي مغرب وعشايش أتواني ليه كاتبيكي أمش دروسته بو نخوشيكي وكنتواني بآساني قرص بيها أجالي ويا قرص لسري هروها أمل هندي حالاتي تريشا أبي في غمري خوش عيسمان صلى الله عليه وسلم ابن عباس أفرمي في غمري خواه صلى الله عليه وسلم لمدينة نيجي نمرو عسري كوكر دوا وهروها نيجي في غمري خواه صلى الله عليه وسلم عشاء مغرب وعشاء شي كوكر دوا نلا هو كارك جيجا له هو كارك كترس يان سفر وكل الروايات كتريشا أفرمي بارانيش جيجا له لحالات تريشا كرديتي يعني لحالات تلات شون بون منى بالريزان جاري وهي هندي الظروف وكو يسنى خوشيك وكو عرزم كردن
وەکو ئافرەت بۆ نمونە میوانی دێت و پیاوەکەی پیاوێکی تووڕێ و تحمل ناکا و ژنەکەی نان و شتتین کە ئەکەوێتە مووقفی حاجۆ لێل مەغریبە میوانی تێ ئەکەوێتە هەندێک حاڵات و حاڵەتەکە ناچاری ئەکات کە نوێژەکەی تاخیر بێ ئەلەو کاتە ئەتوانێت لەگەڵ عیشایە دوایی بیکا ئیسراح بۆ نمونە ئافرەت ئەچێ بۆ بازاڕ ئێ لە بازاڕی کەلارە بۆ نمونە یا لە بازاڕی خۆشمانە لێرە تا ئێستا وەکو هەفتەی پێشوتم تا ئێستا لە ئێسەوەدا مزگەوتی ئافرەتان ئەبێ بەڵام تا ئێستا نەبووە ئەنجا ئافرەت زەحمەتە بچێتە مزگەوت ئافرەت زەحمەتە لە ناو دوکان خەڵکە نوێژ بکات بۆیە ئەتوانێت لە ماڵە جەمعەکە بکات ئەمجا بچێت ئەمە حاڵەتێک هەروەها تەلەبە هەروەها حاڵات زۆرە لەو حاڵاتانەی کە دێتە سەر ئینسانە حاڵاتی زۆر هەیە ناچاری وات پێەکە نوێژ بکەیت نوێژەکە جەمعەکەی بەڵام قەت لە بێناچاریە ناکرێ بەڕێزان هەندێک کەس لەم حەدیسە غەڵەت تێگەیشتووە کاتێک ئیبن عەباسە فەرمێ بەبێ هۆکاری باران و ترس و سەفەر هەندێک کەسێ وا ئەزانێتتر بە کەیفی خۆی هەر کاتێ بێتە خەیاڵێ بیکە نە مەبەستی ئەوەیە کەوا جگە لەو حاڵەتانەی کە هەبووە هەموو مسلمانان زانیانە لە حاڵەتی تریشە ئەگەر ناچاربی ئەتوانی نوێژەکەت کۆ بکەیتەوە نیمەڕۆ لەگەڵ عەسرە هەروەها مەغریبیش لەگەڵ عیشایە و ئەمە لە کاتی سەفەرا و تەیارە و ئەمانە زۆر پێویستە پێیەتی تۆ ئەمانە ضرورە بەڕێزەکان ئێمە بیزانین و ئەمە سنەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و نابێ هەر مسلمانێک هەڵسەیان هەر مامۆسایەکی ئاینی ئەم مەوزوعە لە مسلمانان قورسەکەنەوە بەڕاستی ئەیس ئەبیسم ئەم بابەتە زۆر باسەکرێت ئەمەڵێ قەت نابێ ئەوڵێ بەخوا تەور ببارێ نابێ جەمعی بکەی ئەو ئەڵێ نازانم چی والله برا ئەمە قورسکردنەوەی لەسەر مسلمانان ئەو حەدیثی صحیحی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوای تعالی ئاسانکاری بۆ مسلمانان کردو لە حاڵەتی پێویستیە لە حاڵەتی زۆر سەرمایە بەخوا ئەبێ بیکەی والله لە حاڵەتی سەرمایە جاری وایە لە بارانەکە زەحمەتترە لە هەندێک حاڵەتە بەفربارین یعنی و بزانی جادە سڕ ئەبێ یعنی بەفرەکە ماوەیە باری بێت و سڕ ئەبێ و احتیمالەیە خەڵ بکەوێت دەستی بشکێت شوێنێکی بشکێت يعني ئەمە حاڵەتێک لە کە خوای تعالی مەجاری داوە بۆیە ناتوانانی ئەمە لە مسلمانان دابخرێ داواکارم خوای تعالی بخاتە ناوجوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە هیدایەتمان بدە دامەزراومان بکە لەسەر دیندارەتی لەسەر ئیسلامەتی یا ربی خوایە بخاتە ناوجوانەکانی خۆت بخاتە ئیسمی عەظەمی خۆت یا رب العالمین لێمان خۆش ببی لە مردوەکانمان خۆش ببی شفای نەخۆشەکانمان بدەی ڕەحم بە هەموو چین و تایفەکانی ئەم وڵاتە بکەی ماڵە مناڵمان ساڵح بکەی گەنجەکانمان ساڵح بکەی یا ربی خوایە کاربەدەستانی ئەم وڵاتە ساڵح بکەی یا ربی خوایە بخاتە ناوجوانەکانی خۆت لە تەفریقە و لە دووبەرەکی بە دوورمان بگری ئامین ئامین آمين آمين الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون والرزان دوبارة تأكيد كما ولا سرشن خالق يكم تنهام يوجد شواري كان أتواني بك يبدو لسفرة أقات لي بيه لما الله أبيت شوار بي جمع وي لما الله أكريت أبيت شوار بس لسفرة أتواني بك تبدو شوارەکان بکەی بە دوو سیەکەی مەغریبیش هەر بە سیەکەی خۆی ئەکرێ جا ئاگاتان لێبێ ئەو غەڵەتە نەکەن لە ماڵە دوو بکەن ئەوە ئاگاتان لێبێ هەروەها بەڕێزان ئەگەر تۆ ئێستا لە سەفەر بووی بۆ نمونە تۆ لە سلێمانیەوە هاتیتەوە سعاتی دووە لە باوەنور یان لە بەرلوت لە هەر شوێنێکە تۆ نوێژت کرد قەسر و جەمعەت کرد دوای هاتیتەوە ماڵ بانگی عسری دا ئایا ئەبێ نوێژ عسر دووبارەکەیتەوە نەخێر دووبارەی ناکەیتەوە تەواو تۆ نوێژی خۆتت کردووە مەگەر ئیمامی مزگەوت بی ئیسەیەکی وەک من هاتم و بانگی عسری دا دێم بۆ مسلمانان بەرنوێژیەکەم بەڵام بۆ من سنەتە بۆ ئەمان فەرزەکەیە یان تۆش ئەگەر هەر هاتیتە ناو مزگەوت و ڕێتکەوتە ناو مزگەوت دامەنشە لەولاوە بێ لەگەڵ مسلمانانە بۆ خۆت بیکە بە سنەت بۆت حەساوە بەڵام وەکو فەرزەکەت لەسەر کەوتووە تەواو ئەوە زۆر گرنگە بیزانین ئەی ئەگەر من نوێژی نیمەڕۆم لە ناو سەیارەیە بووم نەگەیشتم پیا هاتم بۆ قەسر و جەمعم نەکرد لە ڕێگا هاتم لە ڕێگا ئیتر ناچار بووم نوێژی نیمەڕۆم ڕۆی قەرارمدا لەگەڵ عەسرا جەمعی کەم گەیشتمەوە ماڵ ئایا من ئەتوانم دوو ڕکات بکەم لە ماڵە نەخێر تازە تو گەیشتیتە ماڵ لە ماڵە چوار نیمەڕۆ ئەەکەی و چواری عەسریش ئەەکەی ئەمانە گرنگن و پێویستە بیزانن و هەر شتێکتانیش پێویست بوو من لە خزمەتانم لە هەر کاتێکە بە تەلەفۆن بێنە لام پرسیارکەن لە لایڤە پرسیارکەن شەوان کە پرسیار وەڵاممانەیە لە هەر شوێنێکە من لە خزمەتانم خوای تعالی هیدایەتی هەموو لایەکمان بدە